بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. ئازیزان لا بەرنمەیەکی تر لە زەنجیرە بەرنمەکانی ئاسۆی بەرابەریەوە دینەوە خزمەتتان. لا بەرنمەی ئەم جارەمان و توێژێکمان دەبێت سەبارەت بە بارودۆخی ژنانی زیندانی لە زیندانەکانی ڕژیمی جمهوری ئیسلامیدا. ژنانی زیندانی هەروەکو پیاوانی زیندانی بە چەند دەستە دابەش دەکرێت. یەک، ژنان و کچانی گەنج کە بەهۆی ڕاگوێستنی مادە بێهۆشکەرەکان کەڵکیان لێوەردەگرن و ئەسیر دەبن. دوو، ژنانێک کە بەهۆی دیفاع لە کەرامەت و شخصیەتی خۆیان یان بەهۆیەکی تر لە هۆیەکانی زۆرە ملەی پیاو سالاری تووشی قەتڵ و جنایەت دەبن. سێ، ژنانێک کە بەهۆی نەداری و تێرکردنی زکی خۆیان و منداڵانیان دەست دەدەنە دزی و کاری غیرەقانونی. و چوار، ژنانی زیندانی سیاسی و مەدەنی کە بەهۆی دەربڕینی ئازادی بەیان و ئەندیشە و بۆ دەستهێنانی مافی بەرهەقی خۆیان خەبات دەکەن و خوازیاری کۆمەلگایەکی ئازاد و بەرابرن دەکەونە زیندان. هەر کام لەم دەستە لە ژنانە هەڵسوکەوتی تایبەتیان پێدەکرێت و لە زینداندا هەوڵ دەدەن بە جۆرێ ئەزیەت و سوکایەتیان پێ بکەن و سوءئیستفادەیان لێ بکرێت. حکوومەتی ئێران ڕابردوویەکی بەرینی لە زیندانیکردنی هەڵسوڕاوانی سیاسیدا هەیە. بە پێی راپۆرتی سازمانی عەفوی نێونەتەوەی بارودۆخی زیندانەکانی جمهوری ئیسلامی بێڕەحمانە و غیرە ئینسانیە و زیندانیەکان لەگەڵ نەبوونی ئیمکاناتی بەهداشتی و خواردەمەنی بەرەوڕوون و گیانیان لە مەترسیدایە. بە پێچەوانەی ئیدعای مەقاماتی قەزایی ڕژیم لەسەر ڕعایەتی مافی زیندانیان، زیندانیەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر سەرکوت و ئەزیەت و ئازار و ئەشکەنجە دەکرێن و حتا ئازاری جنسی بە تایبەت لەسەر ژنان زیاتر دەچێتە پێشەوە بۆ ئەوەی ئەوان وادار بە بێدەنگی بکەن. زیندانیانی سیاسی و مەدەنی بە زۆر ڕادەگوێزن بۆ سلولی ئینفرادی و لەژێر تەوهین و بێحورمەتی و ئەزیەت و ئازار پەروەندەی ناڕەوا و نوێیان بۆ پێک دێن و تەبعیدیان دەکەن بۆ شوێنی دوور لە بنەماڵەیان بە مەبەستی گوشاری زۆر بۆ سەر زیندانیان و بنەماڵەکانیان. ئێستا بۆ باسکردنی زیاتر لەسەر بارودۆخی زیندانیان بە تایبەت زیندانیانی سیاسیژن دەچینە لای میوانی بەرنمەکەمان هاوڕێ سەلامی قادری، کادری حیزبی کۆمۆنیستی ئێران و زیندانی سیاسی پێشوو و سەرنجی ئێوەی ئازیز بۆ ئەم وتێوێژە ڕادەکێشم. هاوڕێ سەلام بەخێر بیت بۆ ئەم بەرنامەیە و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو هاوڕێگیان خۆش بی، سپاسدانەکەم بۆ ئەو داوەتەی کە بۆ بەرنامەکەتان داوەتان کرد. سپاس. هاوڕێ سەلام، بارودۆخی ژنانی زیندانی بەگشتی لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدا چۆن هەڵدەسەنگێنن؟ پێم وایە لە کۆمەڵگایەکی وەکو کۆمەڵگای ئێرانە و لە نظامێ وەکو نظامی ئێرانە وەکو نظامێکی دینی ئیسلامی کە ڕوانینی ئەو حکوومەتە بۆ ژنان لەناو خۆی جامعە چییە، هەتا بگەین بەو نەتیجەکە حکوومەتێکە چۆن هەڵسو کەوت لەگەڵ ژنان بکرێت. لەو حکوومەتە وەکوکە لە 40 ساڵی حکوومەتکردنیاوە لە تەجروبەی هەموو حکوومەتە ئیسلامیەکانی دنیا، هەموو حکوومەتانەی کە بەرحاڵ یاساکان لەسەر ئەساسی بنەماکانی باوەڕهای دینی خۆیان دادەنێن و دەخاڵەتی دەدەن لە ژیانی تاکتاکی کەسەکانە، ڕوانین لەو بۆ ژن ڕوانین لەو سیستما لەسەر دوو بنەمایە: یەک ژن وەکو کاڵایەکی جنسی، دوو وەکو مەوجودێکی دەستی کەم و وەکو خۆیان دەڵێن زاعیفە و ژن وەسیلەی ئەتکردنی پیاوە لەو شێوەڕوانینە. هەتا لە ئەدەبیاتی ئەو شێوە کۆنەپەرستانە وەختێک کە جوێن بە پیاوێک دەدرێ، قسە بە پیاوێک دەدرێ، یا پیاوێک خۆی قسە بە خۆی دەڵێ ئەڵێ من ئەگەر فلانەشتم کرد ئەوە بم، هەڵدەگەڕێتەوە ئەڵێ مەسەلەن ژن بم، من پیاو نەبم ئەگەر وابێ. ینی ئەساسی بنەمای ڕوانین ژن بە مەوجودێکی کەم، بە مەوجودێکی تحقیق شده، بە مەوجودێکە ئەسڵەن لە ذاتی ئەوە کە ئەگەر بە ژن بە قەولی خۆیان بە ئەدەبیاتی ئیسلامی خۆیان کە
ئەگەر بە ژن دروست بوو یا بە ئەدەبیاتی خۆیان خوا بە ژن دروستی کردبووی ئیتر ئەوە بەدبەختیەکی خۆت ێزانی لەبەرەوەی کە ژن مەوجودێکی دەستی کەمە مەوجودێکی خودی ژنبوونی مەسئلەیە ئەبینی خودی خامنەیی وەکو کەسی باڵای ئەو سیستەما کە ئیسێ زۆر جار قسە ئەکرێت لە زیندانەکان یا لە بوارهای جۆرا و جۆر هەڵسوکەوت لەگەڵ ژنانمان نگابانێک زندانبانێک بازجوویەک لە فلانشان خراپ بووە بەڵام سەر تاپای سیستمەکەیە بنەمای سیستمەکەیە و خودی بۆ نمونە خامنەی لە شوێنێ قسە دەکا بۆ ئەڵێ فلانە کەس کە ژنێکە وەزیری خارجەی فلانە وڵات کە ژنێکە یعنی ئینگار خودی ژنبوون مەسەلەیە لە سیستمێکی ئەوە خودی زیندان و زندانی بوون لە کۆمەلگای ئێرانە وەکو شارۆمەندێ چەنە بێمافی ئەو بێمافیە چەند قات دەگوازێتەوە وەختێک کە تۆ لەگەڵ سیستمی نادادگەری ئەو حکوومەتە ڕوبەڕوو دەبیت و لە زیندان دەبیت و ئەوانە جا ئەو کاتە ئەگەر ژن بووی ئەو ڕوانینە وەکو کاڵایەکی جنسی و ئەو ڕوانینەی کە وەکو مەوجودێکی تحقیر شدە وەکو مەوجودێکی دەسیکان بێماف دەکەن ئەسڵەن ئەوان بەتایلی سیاسی ژنێگیرا بێ ئەسڵەن ئەوان خودی ئەویان بۆ مەسلەیە تۆ کە ژنێکی ئەسان بۆ دەم ئەدەی بۆ دەخاڵەت بۆ ئەسان خۆت بە دنیا دەخاڵەت لەبەرەوە بارودۆخی ژنان بە گشتی لە کۆمەلگای ئێران و بەتایبەت لە زیندانەکان بارودۆخێکە کە فقط هاوچەشنی و بارودۆخاتوانی ئەگەر ژنێ گیرۆدەی دەستی داعش بێ ئەگەر ژنێ گیرۆدەی دەستی تاڵەبان بێ ئەگەر ژنێ گیرۆدەی دەستی ئەم جۆرە حکوومەت و حکوومەت هاوچەشنەکانی کۆماری ئیسلامی بێت مەگەر ئاوا بارودۆخێک یا ژنانێک کە زەمانێک لە زیندانەکانی فاشیزمی ئاڵمانە بوون ڕەنگە ئاوا بارودۆخێکیان تەجروبە کرد بێ بەو هۆکارانەی کەوتن. بەڵێ هاوڕێ سەلام هەڵسوکەوت لەگەڵ ژنانی زیندانی سیاسی چۆنە؟ هەر وەکو وتم هەڵسوکەوتەکە لە بنەماوە چونکە بنەمای معرفی سیستمەکە چ لە داڕشتنی یاساکانی چ لە خوو ڕەوشتێکە معمور و بازجوو زیندانبان و ئەوەی پێبار هاتووە لەسەر ئەو بنەما معرفیەیە کە خودی ژن ئەوەڵەن وەکو کاڵایەکی جنسی ئەسان ڕێگە پێدراوە تەعەڕوزکردن بە ژن ڕێگە پێدراوە تەعەڕوزکردن بە ژن و وەکو خۆمان دەزانین دەورانێک لە دەیەی 60 تەجاوزیان دەکرد بە زیندانیەکان حتا زیندانیەکە ئەدامیان دەکرد تەجاوزیان پێکرد لەبەر ئەوەی کە بۆ خۆیان ئاوایان تەوجیه کردبوو کە لەو باوەڕە کۆنە پەرستانانەی خۆیاندا کە ئەگەر تەجاوزی پێ بکەی ئەوە بە کچی نامرێت و ئەوە ئەگەر بە کچی بمرێ بە هەشتی دەبێ ئەگەر تەجاوزی پێکەی بە هەشتی نابیانی ئەمە بەشێکی کە وەکو کاڵایەکی جنسی وەکو مەوجودێک کە لە ڕێگەی تەعەڕوزکردن بە جسمیشیۆ لە ڕێگەی تەعەڕوز بە جسمیشتۆ سەرفەنەزەر لەوەی کە تۆ مجازاتی دەکەی یاڵی ئێعدامە یاڵی زیندانە سەرفەنەزەر لەوە بەدەم ئێعدام و زیندانەکەی تۆ تەعەڕوز بە جنسیشی دەکەی تەعەڕوز بە جسمیشی دەکەی ئەمە بەشێکی لەبەر ئەو ڕوانینە بنەما معرفیە کۆنە پەرستانە و دواکەوتوانە کە هەیە و بەشێکیشی کە ئەو سیستمە لە ئێدارەکردنی جامعە چەند نەتوانی ویە حرمەت و کەرامەتی ئینسانەکان بپارێزێ تەبیعەتەن لە ئێدارەکردنی زیندانی شاهرە و نەدەتوانێت بەتایبەت زیندانیەکی ژن بەتایبەت ژن لە ناو کۆمەلگای ئێرانە خۆت ئەزانی مەسەلەی ژنان مەسەلەی پاراستنی حرمەت و کەرامەتی ژنان مەسئلەیەکە کە ئەسڵەن ماهیەتی سیستمهای حکومڕانی لە وڵاتەکانی دنیا دیاری دەکات یعنی تۆ لە وڵاتێکە دەبینی بە حساسیەت و یاساگەلێک دانراوە کە حرمەت و کەرامەتی ژن بپارێزێ لە شوێنی کار ئەگەر زندان ئەبینی کەوانە حساسیەت و یاساگەلێ دانراوە کە پیاوان ئیجازە نەدەن بە خۆیان تەعەڕوز بکەن یا بارودۆخێکی نالەبار بۆیان دروست بکەن ماهیەتی ئەو سیستمە لەو ڕێگەەوە دەناسی
لە حکوومەتی ئێرانە یەکێ لەو ئەرسانەی کە ئەرس تاریکترین و ڕەشترین ئەرسەکانیەتی ئەرسەی هەڵسوکەوتە لەگەڵ ژنان چ لە دەروی زیندان چ لە ناوەی زیندان بەگشتی دەتوانین بڵاسن کۆمەڵگاکەی کردووە بە زیندانێکی گەورە بۆ ژنان بەڵام ئێستا لە ناوەی زیندان جیا لەو ڕوانینە کاڵاییەکە باسیکە وەکو کاڵایەکی جنسی جیا لەوەی کە تعرض بە جسمی وەکو بەشێک لە مجازاتی مضاعف بەکاردەبرێکە زیاتر لە پیاوانی زیندانی ئەوەیش لەسەر ئەوان دەسەپێ وەکو کەمینەیەکی زیندانیش ئەبینی تۆ ئەگەر زیندانێک هەیە ئەم زیندانە 200 نەفەریتایە یا 200 نەفەریتایە بەشی زۆری ئەو زیندانیانە لەبەر ئەوەی کە لە ئاوا جامعەیەکە معیشت بە زۆری لەسەرشانی پیاوە چ زیندانیانی سیاسی و چ زیندانیانی غێری سیاسی کە بەم جرمهای جۆرا و جۆر ژیان ڕێگەیانی خستوەتە زیندان زۆرینەی زیندانیەکان پیاون لەبەر ئەوەی بەندهای ئەسلی زیندان ئەگەر کەمەکێکی ئیمکاناتێکی ببێت لانی کەمی ئیمکاناتێک ببێ کە ئەو سیستمە و بە هەموو ناکارامەتی بۆی تامین بوو بێ کەمی ژنانی زیندانی وەکو کەمینەیەک هەمیشە شوێنێک لە زیندانەکانیان پێ اختصاص دەدرێ کە حتمما ئیمکاناتی خراپترە و حتممەنیش شێوە و هەڵسوکەوتی ئەو پیاوانە ئەگەر لە شوێنێک ئجازە نەدەن لەگەڵ زیندانیانی پیاو یا ئیجازیان پێ نەدرێ لەگەڵ زیندانیانی پیاو بەهۆی واکنشێکۆ کە ممکنە ئەو زیندانیە بیبێ بەرامبەریان بیکەن لەگەلیان لەگەڵ زیندانیانی ژن حتمما چ لە هەڵسوکەوتیان چ لە ئیمکاناتێکە لەناو ئەو زیندانانە هەیە بەرخوردەکان زۆر خراپترە من لەو ماوەی پێشووە چەند چیرۆکێکی سپیدەی قلیانم دەخوێندەوە کە لە زیندانی سیاسی و غێری سیاسی دیبووی لە بەرخوردێکە لەگەڵ زیندانیەکان دەکرێت بۆ خۆم کە لە زیندان بووم و لەو سیستما و نعادڵانە وە زیندان و بێبەشی زیندانی ئەو سیستمم بینی بوو ئەوەی کە لە چیرۆکەکانی سپیدە دەم خوێندۆ ئەم بینی زۆر وحشەتناکترە لەوەی کە لە ئێمە وەکو زیندانی لە بەندی پیاوان و لەو بەشای زیندان تەحملمان کردووە. بەڵێ باسی ئیمکاناتان کرد هەر لە بەندەکانە مثلا تراکمی جەمعیەت مشکڵی تر ئەوەیە مثلا هەر لە بەندێکە 150 إلى 130 نەفەر ئیسا بەم وەزعی کە کۆرۆنایش هەیە ئیمکاناتێکی بێهداشتی نییە لە اختیاری زیندانیەکانە مثلا بۆ نمونە ماسک بێ موادی زد ئافونی بێ ئەو شتانە مشکڵێکە کە دووبارە لە زیندانەکانە هەیە و تعدادی لە زیندانیەکان تووشی کۆرۆنا بوون. فەرموو ئیمکاناتی زیندان لە ڕاستیە من حەزەکەم یەکشت بڵێم کە یەکێ لەو مصیبەتانەی کە زیندانی لە دەورەی جمهوری ئیسلامیە و من بۆ خۆم کە لە زیندان بووم دەمبینی لە زیندان نابەرابەری اقتصادیەکە لە ناو جامعە هەیە ڕێک بچووک دەبێتەوە بۆ محیتێکی چەند سەو میتری بۆ ئۆتاقێک تۆ لە زیندان لە ئۆتاقێک زیندانی 15-20 نەفەر 30 نەفەر لە ئۆتاقێک زیندانیە کرنجاوتە یەکتر تەختەکانیان لەسەر یەکگەڵ چنیوە وا کە جێگەی خەڵکێکی زۆر لە محیتێکی کەما بکەنەوە و زیندانی تەواوی ئیمکاناتی بێهداشتی خۆی تەواوی ئیمکاناتی خوراکی خۆی ئەوانە شتێک دەدەن لە زیندان بەڵام ئەگەر زیندانی نەیبێت کەسوکاری یا بۆ خۆی وەزیەتی ماڵی وان نەبێ پوڵێک لە حسێبەکەیان نەبێ چون فرۆژگای هەیە ئاشپەزخانەی هەیە زیندان و ئەمەی شەمووی لەبەر لوتف و مەرحەمەتی زیندانبان و سیستمی بەڕێوەبردننی زیندانەکانی ئێران نییە کە ئەم فرۆژگا هەیە و ئەم ئاشپەزخانە هەیە ئەوانە لەبەرەوەی خۆیان دەزانن ئەو خۆراکەی دەیدەن لە زیندان ئەو ئیمکانات بێداشتی کە هیچ شتێنە هەموو شتێ بێ خۆت بیسێنی و ئەو خوراکەی کە دێن و تێی دەکەن و ئەیدەن لە زیندان هیچ نییە کە زیندانیەک تێرکە نەمەقدارەکەی نەکەیفیەتەکەی ئەوە نییە کە زیندانیەک تێرکە و زیندانیەکان زۆرجار تووشی سوء تەغذیە دەبنەگەر هیچ ئیمکانێکی تریان نەبێ و متکی بن بەو خوراکەی کە لە زیندان پێیان دەدەن لەبەرەوە زیندانیەکان ڕێگەی ئەویان بۆ کراوەتەوە کە لە گیرفانی خۆیان خەرجکەن و لە واقع زیندانی لە زیندانەکانی ئێران عەلا ڕەغمی ئەوەی لە پشتی دەرگاکانی زیندانەوەیە
ئەلا ڕەغمی ئەوەی ئەحکامی ناعادڵانەی سەنگین بۆ جورمهایە کە زۆرێکی لە شوێنهای تری دنیا هەر جورم نییە، لە شوێنهای تری دنیا ئەو ئەحکامە سەنگینی بۆ نادرێت. بەڵام ئەلا ڕەغمی هەموو ئەو ناعەداڵەتیانە لە زیندان تۆ دەبینی لە ژوورێکی کەسەکەی پاڵدەست دێنێ گۆشتە سوورەکاتۆ ماسی سوورەکاتۆ هەر ڕۆژە و تۆی زیندانیەکی پاڵدەستی کە نیتە هەر ڕۆژە ئەو بە بەرچاوی تۆ باشترین خواردنەکانە خوا تۆ لە پاڵدەستیا دەبێت سیرکەیت و قەنەعات بە وەزیانی نابەرابەری لە زیندانە زۆر ڕووی قەبیحی نابەرابەری لە زیندانە زۆر زیاتر دەردەکەوێت، چونکە واقعیەتەوەیە کە بە پێی بوون و نەبوونی خۆتە بژی و ژیانی زیندانت. ئەمە وەکو خۆراک و ئەوستانە وەکو ئیمکاناتی کۆرۆناوانە من دڵنیام ئەوەی کە ئەو کاتێک کە ئێمە بە ئیسلاح لە زیندان بووین مەسلەی کۆرۆناوانە نەبوو، بەڵام ئەگەر نەخۆشینێک دەبوو، ئەگەر هەر دەرد و داوێک زیندانیەک دەیبوو، ئەگەر زیندانیەک شتێکی بۆ پێشهات لە زیندان شوێنێکی دەبڕا، ئەوانە کەمترین ئەهمیەتی بۆ بێداری زیندان نەبوو، کەمترین ئەهمیەتی گیان و سلامەت زیندانی کەمترین ئەهمیەتێکی بۆ ئەوان نییە. بۆ ئەوان کۆمەڵێک کەس بە فکری خۆیان کۆمەڵێک کەس تاوانبارن لە زیندانن و ئەم کۆمەڵە کەسە مەجبورن تەحملی هەر شتێ بکەن کە لەو زیندانە لەگەلیان دەکرێ و ئەگەر هەر نایشیان کوژن ئەبێ مەمنون بن کە ناکوژێن. لە واقع زیندانی بوون لە زیندانەکانی ئێرانە یعنی بێبەشیەکی چەند قاتر، نابەرابەریەکی چەند قاتر و تۆ بینی کۆرۆنا لە دەروی زیندانەکانیش ئەم سیستمە نەیتوانیوە بەرخوردێکی شایستە و کارامە و جواببووی پێ ببێ. تەبیعەتەن لە زیندانەکانی ژوایە و تەبیعەتەن ئەو بێبەشیە هەمیشە لە بەشی زیندانیانی ژن دەردێکی تریشکایانە وەکوتم ئەوەیە کە کەمینەیەک لە زیندانیەکانن لە ئێرانە و هەمیشە وێرانترین بەشەکانی زیندانەکان ئەو بەشانەی کە کەمترین تەوەجۆ پێکرێ ئەو بەشانەیە کە ژنانی تایە، چونکە ئەساسەن وەکوتم بۆ ئەمان ئەسڵەن ژن نابێت چاودەم کاتۆ، ژن نابێت دەخاڵەت کات، ژن نابێت هیچ بڵێ لە مەورد هیچ مەسەلەیەکۆ، ژن نابێت جرمی سیاسی بکە و بگیرێ، ژن ئەبێ فقط لە ماڵی هاوسشوی خۆی یا لە ماڵی باوکی خۆی مەوجودێکی مطیع بێ و ئەسڵەن بۆ ئەمان تەبیعی نییە کە ژن ڕێکەوێتە ئەم جۆرە شوێنانە و خودی ڕێکەوتنی بۆ ئەو جۆرە شوێنانە جرمە لایەن لەبەرەوە زۆریش لەسەر خۆیان بە هەرکی نازانن پێی ڕابگەن و دیارە وەکو هەموو ڕوانینێکی پێشکەوتن خوازانە وەکو هەموو سیستمێکی پێشکەوتن خوازانە پێیانوانیە کە لە شوێنێکستان لەگەر سیستمی زیندان و زیندانی بوون و ئەو شتانە سەرکاریان بوو تۆ دەبێ بە ئەرکیدانی کە زیاتر پێیان ڕابگەیت لەبەر ئەوەی کە بارودۆخی ژنان حساستر و شکەنەندەترە لە زۆر حاڵەتە لە پیاوان، بەڵام دقیقەن بەرعکسیەتی دقیقەن لە ئێران زوڵم و ستەمی مزاعف بێ ئیمکاناتی مزاعف لەسەر ژنانە لە زیندانەکانە هەروەکو کە لە کۆمەلگاکەی ژوایە. بەڵێ هەڕی سەلام، ئایا ئامڵانی ڕژیم هەڵسوکەوتی جیاوازیان لەگەڵ بۆ نمونە ژنانی زیندانی سیاسی و ژنانی مەسەن بۆ نمونە لەسەر کوشتن لە زیندان، ئایا هەڵسوکەوتی جیاواز هەیە لە بینیانە؟ بە دڵنیایی و هەڵسوکەوتی جیاواز هەیە، جیاوازیەکەیش لەوایە کە ئەگەر زەرفیەتێک لە زیندانی کە بە جرمێکی تر کەوتووەتە زیندان ببینن، چونکە مەسئلەیەکی ترکە لە زیندانەکانی ئێران هەیە ئەوەیە کە زیندانی سیاسی کە دەگیرێ و دەخرێتە زیندان حکمێکە و دراوە و ئەوەندە ساڵ لە زیندان بێت. دیارە تۆ لە دەورانی بازداشت و ئەو دەورەیە کە بەدەستی بازرگەکانی سپا و ئیطلاعات و دەمودەستگای جۆرا و جۆری ئیطلاعاتی یا ئیطلاعاتی نیروی انتزامی یا ئیطلاعاتی سپا یا ئیطلاعاتی خودی ئیدارەی ئیطلاعات وانە دەمودەستگای جۆرا و جۆری ئیطلاعاتی دیارە لە وەختی دەورانی بازداشتە نهایەتی تەوهین و بێحورمەتی و حتا ئەو تعڕزە جنسیانەی کە ئەکرێ یا ئەو خشونەتە کەلامی و فیزیکیانەی کە ئەکرێ هەمووی لەو دەورانانەیە کە وەختی زیندانی بە حسێبی تر حکم دەدرێ و ئەچێتە بند تازە زیندانی لە سەدحێکی تعڕز و شکنجە و ئەوانە
نەجاتی دەبێ دەچێتە ناو مەسەلەن فەزایەکی عمومی. بەڵام ئەگەر زیندانیەکەیان بۆ نەشکێنرابێ، ئەگەر زیندانیەکەیان بۆ ئەوەی کە مەبەستیانە یا قینی ئەو سیستمە لەو زیندانیە نەڕژابێ کە بە زۆر حاڵەتە حتا لە دەروی زیندانی وەختێ تۆ سابقەی زیندانی سیاسی تەیە هەمیشە لەو سیستمە ئیتر بێبەش دەکرێت، هەمیشە سێبەری قین و نفرەتی ئەو سیستمە لەسەر سەرت دەمێنێ لە هەتا لە دەروی زیندانیش. یەک کاریتر کە دەیکەن لە زیندان دەچن زیندانیانێک کە بە جورمهای تر کەوتونەتە زیندان وەکو چەقۆکێشی، وەکو مەسەلەن خەلافکاری یا مەسەلەن مشکلی ڕەوانی ئەوانەیە ڕەفتارهای کادیسی دیگەرازارانە نەیانێوانە بەریان دەدەنە زیندانیهای سیاسی بۆ ئەوەی کە زیندانیەکی سیاسی لە ناو زیندانەکەیش ئارامشی نەبێت. و من لەو چیرۆکانەی چونکە بۆ خۆم کە ئەو کاتەی بۆ نمونە من لە زیندان بووم ئەچووم لەگەڵ زیندانیهایە کە بە جورمهای تر گیرا بوون، وەکو تحقیقێک دەمکرد بۆ کاری هوەری و نووسین و ئەوانەی خۆم کە بزانم مەسەلەن چییە وای کردووە زیندانیەک لە نەتیجەی ئەو بێبەشیانە وەکو یەمومانان نەیەت و بەرەو ئاخارێکی سیاسی و مبارزەیەکی سیاسی نەچێ ژیان بیخاتە بوارێکۆ کە مرتەکەبی جرمێکی تر بێ یا ئەتیاد یا دزی یا هەر و ئەو سیستمە کە خودی سیستمە کە دزهای گەورە بەڕێوە دەبن ئەو متهمکەن بە دزی و بیشکێن و ئەوانە. پێم خۆش بوو کە چیرۆکەکان بزانم. دیارە دواتریش کە لە زیندان هاتمە دەرۆ من ئەو چیرۆکانە بە کونجکاویەوە دەخوێنمەوە و لەو چیرۆکانەی کە دەیخوێنی تۆ شتایەکی شەبیه بەڵام زۆر قورستر و بێبەشانەتر لە پێژنە چیرۆکی پیاوانی زیندانی بەرچاوی ئینسان دەکەوێت. هەمان تعرض لە بەندی عمومی ژنانیش بە ژنانی سیاسی دەکرێت و ژنانی سیاسی وەختێک دەچنە بەندیش لەوێش هەوڵ ئەدەن هەمیشە ئارامشێکیان نەبێت، هەمیشە بە ڕەفتارهای سادیستی و ئازادگەرانە بە ئەوەی کە بیماریهایە کە زیندانیهایە کە نەخۆشینی ڕەوانیانێ یا دیگەر ئازارن لاتولوتن شەقاوە و لەسەر جرمهای دیگەر ئازارانە لە ناوخۆدی جامعەش گیراون لەوێ ئەو کەسانە بەردەدەنە ئەو زیندانیانە و لە واقع جۆرێک تەفاهم لە بینی زیندانبان و ئەو مجرمە واقعیانەی کە لە زیندانن دروست دەبێ و ئەو وەختە هەردووکیان خەریکن ئارامش لەو زیندانی کە لە زیندانە دەیشێوێنن. وەکوتم ئەمانە پێیان مەسئلەیە ئەسڵەن ینی ناتوانێ ئەقلیەتیان تێبگا کە ژنێکیش ئەتوانێ خاوەنی ڕێی سیاسی بێ، ژنێکیش ئەتوانێت لە مافی خۆی تێبگا، ژنێکیش ئەتوانێت لە ماف و بێمافی تێبگا، ژنێکیش ئەتوانێت لەسەر ستەم لە کۆمەڵگاکەی هاتبێتە زیندان. بۆیان تەبیعیە ئەگەر تۆ جوانێکی کوردبی لەو ستەمانەی لە کۆمەلگای کوردستان دەکرێت کەوتبی دە زیندان، بۆیان تەبیعیترە لەوەی کە ژنێک ئەو شتە بکە یا جوانێک بی لەسەر مەسائلی کاریگەری و نابەرابەری و بە بیر و بۆچوونێکی سۆسیالیستی بچیتە زیندان تا ژنێک. بیرکردنەوە لای ئەوان بیرکردنەوەی ژن مەسئلەیە خۆی جرمە، ئەسڵەن ئزهاری بەیان خۆی جرمە و نمونەیەک بوو لە مەریوان کە زۆر دەنگی داوە و زۆر ماهیەتی سیستمەکەتیایە دەرکەوت هەتا زیندانیەکی سیاسی پیاو کە مجرم دەبێت و لەسەر جرمێک دەیگرن و ئەوانە دێنن جلی جنانە دەکەنە بەری و بە شارەکە دەیگەڕن بۆ شکاندنی. ینی تۆ بڕوە ئەو سیستمەی کە پیاوێک بەوە دەشکێنێ کە بە ژن بیشوبهێنێ تەبیعەتەن لە زیندانیش هەڵسوکەوتی لەگەر زیندانیەکی سیاسی ژن ڕێگە دەدا بەخۆی کە تەعەڕوزی تر بێ، ڕێگە دەدا بەخۆی کە بارودۆخێکی بۆ زیندانیەکی سیاسی ژن دروست بکە کە ئارامشی تیانە بێ کە ئەو ژنە دەورانی زیندانی دۆزەخ. هاوڕێ سەلام، لە شوێنێ لە قسەکانتانە باسی ئازاری جنسیتان کرد لە زیندانەکانە. ئەمانە پێتاوانی ئەمە بۆ ئەوەیە کە ڕۆحیەی مەقاومەت
لە ناو زندانیەکانە بشکێنێ یام ئەمە مەسەڵەن وەکو چۆن بێژم ئەوەی کە ئەی خەنق ئینفراتی ئەمە نەوعێک شکنجەی ڕۆحی بێ بۆ ژنانی زندانی. بەڵێ بەقەتیەوە وایە ینی تعڕۆز بە ژنانی زندانی تعڕۆزی جنسی بە ژنانی زندانی تەنیا لەبەر ئەوە نییە کە لەبەر هەواسپەرست هەوەس و لەزەتجوویی ئەوانە تەبیعەتەنیش ئەوە هەستکە ئینسانهایەکی زۆر با ئەخلاق نین ئینسانهایەک نین کە تەبیعەتەن لە ڕوانینی ئەوانە وەختی ئیجازادن بە خۆیان ئەگەر سەفەرێکی یەک هەفتەیی بکەن بۆ یەک هەفتە لە خانەوادەیان دوور بن جنسیغە بکەن یان دوژن و سێژن و چوارژن بێنن تەبیعەتەن بەشێکیشی ئەو هەوەس و لەزەتجووی و ئەوەیە بەڵام ئەساسی ئەوەی کە وا دەکات تعڕۆز بکەن بۆ شکاندنیەتی ئەساسی ئەوەی کە تعڕۆزی جنسی بە ژنان دەکەن بۆ ئەوەیە کە دەزانن وەختێک کەسێک دێنی وەکو مجازات نە لە ڕابطەیەکی ئازادە لە ژیانی خۆیان ئەو نوع لە رابطە و نوعی بەرخوردەکەکەیکەن و تەجاوزەکەیکەن ئەساسەن بۆ شکاندنیەتی ئەساسەن بۆ ئەوەیە کە ئاخرین شتێکە هەیە تعڕۆزی پێ بکەن چ زیندانیکی پیاوی چژن کەرامەتی تۆیە وەلعینی حاڵەوە جسمی تۆیە دیارە ئەچمە سەرەوەی کە کەرامەت چۆن لە هی پیاویشا دەشکێنن بەڵام لە ژنە تعڕۆزکردنی جنسی شتێکی کامەڵەن ئاگاهانە بۆ شکاندنی زیندانیەکە و خانەوادەی زیندانیەکەی وەختی خۆی دەچوو تاکەتێکی بینیان دەبر بۆ خانەوادەکە ئەیانوتەوە کچەکەتان لە زیندان بوو ئەمە وەکو مارەیە وەکو سوزانم فقط بۆ ئەوە بوو کە بە خانەوادەکە بڵێن تعڕۆزمان کردووە بە کچەکەتان بە خانەوادەکە بڵێن کە ئەگەر کچەکەتان نەهاتایەتە زیندان و نەکەوتایەتە شوێنێکی وە ئیمکانی ئەوە نەبوو کە تعڕۆزێکی وای پێ بکرێ و ئێوە بشتێندێن دەیان بر خانەوادەی زیندانیەکەیشیان بە ئەوەی کە شیرینیان دەبر یان نقڵیان یاچی دەیانوت کە و داوای پوڵی گولەکەیان لێ کرد ئەگەر کوشتی بێتیان ینی ژنبوون بۆ ئەمان ئیمکانێکی ئەنگار زیاتر دەرەخسێنێ کە لە ڕێگەی جسمی ئەو کەسەیشۆ تعڕۆزکردن بە جسمی ئەو کەسە ئەنگار بەو کەسە دەڵێت تۆ بە بۆن ژنبوون تۆ ئیمکانی ئەوەی شەیە کە تعڕۆزی بە جسمی بکرێت و دەیشتێنی تۆ بەو تعڕۆزە بەوەی کە تۆ پێی بڵێ کە تۆ ئەبوو بتزانایە کە ئەگەر کەویتە زیندان و ئەگەر مرتەکەبی جرمێبی ئەگەر مافی خۆت بوێ ئیمکانی ئەمەش هەیە تۆ بوو بزانایە ژنبوونی تۆ خودی ژنبوونی تۆ لە خۆیان مەسئلەیە ئەمە وەکو تعڕۆزێکی جسمی و وەکو شکاندنی کەرامەتی کەسەکەیش من یەک شتی تر کە متەوەجەی بووم لە زیندانە ئەو فشارەی دەیان هێنا بۆ زیندانی دیارە دەورانی خۆی کەوتویانە کەسێک بێ بە تەواب فشاریان هێناوە عەزیەتیان کردووە و کەسەکەیان شکاندووەتەوە کەسەکەی تر دواتر هیچ کات هەڵ نەساوەتەوە هیچ کات ئەگەر هاتبێتە دەریشۆ بەرحاڵ بەوە گیانی خۆی نەجاتدابێ بەڵامی تر کەرامەتی بۆ هەمیشە شکاوە لەم دەورانەی ئەخیرا کە ئێمە بووین تەواب بەو معنایە نەمابوو کە بتوانن فشار بۆ کەسێک بێنن بێ لە مقابل زیندانیەکانی ترا قەرار بگرێ وەکو زیندانیەکی سیاسی بەڵام بۆ نمونە ئەگەر تۆ کۆمۆنیست بوویتایە ئەگەر بۆ نمونە تۆ سکولار بوویتایە فشارێکی زۆریان دەهێنا یا امتیازاتێکی زۆریان دەخستە بەردەمت کە نوێژ بکەیت ئەیشیان زانی کە ئەمە ممکنە فیلم بێ تاکتیکی بێ ئەم کەسە فقط بۆ ئەوەی بتشکێنەوە فقط بۆ ئەوەی کە تۆ بە ئەنجامدانی ئەو شتەی کە باوەڕت پێنیە بە مەجبور بوون بەکردنی ئەو شتەی کە باوەڕت پێنیە کە تۆ لەسەر ئەوە لەو زیندانەی کە وا نەبوویت لەسەر ئەوە لەو زیندانەی کە وا بیرت نەکردوەتەوە لەواقع هەدەفە ئەسلیەکە فقط شکاندنی کەرامەتی زیندانیە بەوەی کە واداریەکەن بەو شتانە وتەبیعەتەن تعڕوزی جنسی یەکێک لەو نمونانەیە کە خۆیان بۆ خۆیان کە ڕووبی لە گزارشێکە لە جریانی اتفاقەکانی هەستا وەرت و ئەوانە نووسی و دادی دەرهات و بە مەجلیس و ئەملا ئەولا دیارە لەو موقعیەتی کە لە شەڕەکانی خۆیان تێکەوتبوون شت بوو خۆیان بۆ خۆیان باسی دەکەن کە تعڕوزی جنسی لە زیندانەکان هەتا بە پیاوانیش دەکرێت
بەڵام دیارە ئەوە بۆ ژنان زیاترە و شتێکی زۆر بە بەرنامەتر و زۆر جێکەوتوترە لەناو ئەو سیستما بۆ وەکو شێوەیەکی تر لە شکاندنی ژنان. بەڵێ هاوڕێ سەلام، بۆ یەکگرتنی ژنان لە زینداندا لە دژی ڕژیم و سیاسەتەکانی دەبێت چی بکرێت؟ دیارە وەکو دەرۆی زیندان لە زیندان هاودەردیەکی زیاتر ئەستی لە یەک تێگەیشتنێکی زیاتر دروست دەبێت. زندانیەکان بە هەر جرمێ گیرا بن، جیا لەو زندانیانەی کە بەکاردێن ئەکەونە تحتی تاثیری سیستم و زیندانبانان و بەکاردێن بۆ عەزیەتکردنی ئەبن بە بەشێک لەو سیستمی شکنجە و عەزیەتەی زیندانی. بەڵام بەگشتی زندانیەکان بە هەر جرمێکە گیرا بن وەکو یەک بێبەشن، وەکو یەک ناعادڵانە خراونەتە زیندان. وە لە زیندانە دیارە تەبیعەتەن زندانی های سیاسی هەمان ئەوەی دەکەن کە لە دەرەوە، بۆیە لە زیندانیش هەمیشە چاوێکی جاسووسی لەسەریانە، هەمیشە جاسووس هایەک لە ناو زیندانیەکان دانێن بزانن ئەو زیندانیە سیاسیە چەندێک لە ناو زیندانیش تەبلیغی سیاسی دەکات، چەندێک ئەو تەبلیغی سیاسی ناو زیندانیش چییە؟ خۆ دیارە هەر تەبلیغی ئەو یەکگرتوویەیە، تەبلیغی ئەوەیە کە زیندانیەکان بە یەکۆ لە مافەکانیان تێبگەێنی، بە یەکۆ تێگەیشتنێک لە نێوان زیندانیەکانە دروست بکەیت بۆ ئەوەی بەرامبەر بەو تەعەڕوز و بێمافیانەی زیندان بتوانن مبارزاتێکیش لە زیندانە بکەن و مەرزێک دابنێن بۆ ئەو تەعەڕوزانە، مەرزێک دابنێن بۆ ئەو بێبەشیانە و ئەو بێبەشی و تەعەڕۆزە بە کەیفی بە ئارەزوی زیندانبان و سیستمی زیندان بەڕێوە نەچێت. من ئەتوانم لەو مۆردۆ شتێک بە ئیتمینانەوە بڵێم، ئەگەر زیندان بەشی بە ئیسلاح نظامی و بەڕێوەبەری و ڕێگریەکانی بەدەستی زیندانبانەکانەوەیە، ئەدارەی زیندان بەشی معنەویەکەی زیندانی سیاسیەکانن. ینی وەختێکە زیندانیانی سیاسی هەڵسوکەوت و هاودڵیە کە ئەیکەن لەگەڵ زیندانیەکانی ترا، نفوزی کەلامیشیان پێدا لە ناو زیندانیەکان، لە ناو زیندانیەکانیشان نفوزی کەلامیان پێدا و زۆر جار ئەو ئۆتۆریتە معنەویە کە بە هەڵسوکەوتیان بەر لە تەبلیغ بەر لە قسەکردن بە هەڵسوکەوتیان لەگەڵ زیندانیەکانی تر دروستی دەکەن، کارێک دەکا هەتا خونسای دەکاتۆتە ئاهای زیندان. ینی وەختێ زیندان و بان و ڕئیسی زیندان و سیستمی زیندان ئەیانەوێ زیندانیەکی کە بە جرمێکی تر لە زیندانە بەکار بێنن دەست بە زیندانیەکان، ئەبینن کە ئۆتۆریتەی ئەو زیندانیە سیاسیانە خونسای دەکاتەوە، ئەو زیندانیە شەرم دەکات، ئیجازە نادا بەخۆی ئەوە بکە و هەر چەندێکە ئەو زیندانیە سیاسیە لە زیندانە سیاسیتر و لێزانتر بێت، کاریگەریشی زیاترە و لێزانی و سیاسی بوونەکەی شەوەیە. من بۆ خۆم هەمیشە ئەوە ڕوانینم بووە لە زیندانیش دەموت زیندانی بەرەنگار و شۆڕژگێرمان هەیە، زیندانی سیاسیش لە نظری منەوە هەموو زیندانیەکان سیاسین، بەو دلیلە کە هەمووی بە دلیلی سیاسی، هەمووی بە دلیلی سیستمێکی دیکتاتۆر و بە دلیلێکی سیاسی تۆ بێبەشی مەجبور بیکەی، بە دلیلێکی سیاسی تۆ قانونی ناڕەوا دروست بووە کە لە وڵاتێکی تر ممکنە ئەو قانونە نەبێ، ئەو بێبەشیە نەبێ کە تۆ مرتەکەبی ئەو جرمەبی. بەڵام ئەوەی کە جیا دەکاتەوە زیندانیەکی شۆڕژگێر بەرامبەر بێعداڵەتیەکانی ئەو سیستمە دەستی بروتە کارێکی شۆڕژگێرانە و بەرەنگاری کردووە تۆ مرتەکەبی شتێک بووی کە ئەوان کەرامەتی بشکێنن و هەر ئەو تێگەیشتنە لە بینی زیندانیانی سیاسی و لەگەڵ گشتی زیندانیەکان کارێکی دەکرد کە کاریگەرتر بووی کە ئەوتوانی کاریگەری بێ لەسەر زیندانیەکان، ئەوتوانی ڕێکیان بخەی بۆ مافەکانی هەموو خۆتیش و ئەوانی و بەدڵنیایی و مبارزەیەک لە زیندانەکانە هەیە و سیماهایە کە لە زیندانن وەژنانی زیندانی کە ئەمڕۆ بە نظری من دیارترینیان سپیدەی قولیانە کە لە زیندانە مبارزاتێکیش لە زیندان تەوەستی زیندانیەکان سازمان دەدرێ کە ئەساسی بنەماکەی چەنە لەسەر ئاگاهگەری و ئاگاهکردنەوەی زیندانەکانە ئەو نەیشی زەمینەکەی لەوە دەڕەخسێ کە زیندانی سیاسی لە هەڵسوکەوتیشی نیشانی دەدا کە تێگەیشتنی لە دەرد و ئازاری زیندانیەکانی تر هەیە و بێدەربەست نییە. زۆر جار ممکنە زیندانیانی سیاسی
حمایەت هایەکیان لێ بکرێ لە تەرەفی هاوڕێیان و لە تەرەفی جامعە و ئەوانەوە حمایەتایەکیان لێ بکرێ کە کەمبوودی ماڵی و ئەوانە لە زیندان تەجروبە نەکەن و ئەوە جێگەی خۆشحاڵیە. ئێمە وەکو زیندانی سیاسی پشتیوانی هایەکمان لێکرا لە تەرەفی هاوڕێیان و خەڵکێکەوە لە ناو جامعە دەیزانی لەسەرچی زیندانین کە مەحرومیەت های ماڵی و ئەو شتانەمان تەجروبە نەئەکرد و بە دەردی یەکترا ڕادەگەیشتین. بەڵام زیندانیەکانی تر هەر ئەو زیندانیە سیاسیانە بە بەشکردنی ئەو ئیمکانە ماڵیەش کە بۆیان دەڕەخسا لە ناویانە کاریگەریان لەسەریان دەبووە بە دڵنیاییەوە مبارزە لە دەرەوەی جامعە چەنە بە گوڕە هەیە لە زیندانیشە ئەو مبارزە هەیە ئەو یەکگرتوویە هەیە ئەو یەکگرتوویە تامین دەبێ وەگەر لە شوێنێک تامین نەبووە ئابە و شێوازە قابلی تامین بوونەکە عەرزم کرد. هاوڕێ سەلام، من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان شتێک هەیە کە گەرەکتانە بە قسەکانتان ئیزافەکەن بفەرمونون. ڕێگیان تەنیا شتێکما بێ من بیڵێم ئەوەیە ئەو ئەرکەی کە ئێمە لە هەر شوێنێکی دنیا کە هەین چ لە ناو ئێرانین چ لە دەروی ئێرانین ئەو ئەرکەی کە ئێمە دەکەوێتە سەرشانمان بۆ پشتیوانیکردن لە زیندانیانی سیاسی بۆ بەرەنگاری ئەو سیستەما بۆ ڕۆشتن بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەهادە نێونەتەوەییەکان ئەو ئەرکەی کەکەوێتە سەرشانمان یەک تا ئەتوانین پشتیوانی ماڵی بگەێنی نەزیندانەکان و لە ڕێگەی زیندانیە سیاسیەکانەوە تەبیعەتەن ئەتوانێ و پشتیوانیە ماڵیە زیندانیەکانی تریش لێی بێبەهرە نەبن. دوو لە ڕێگەی ئەو نەهادە نێونەتەوەیانەی کە دەستمان پێگەکە بە شوێن مافەکان زیندانیەکانەوە و هەوڵ بدەین کارێک بکەین مەرزێدا برین ئەو حکوومەتە لە شوێنێکە فشارێک بکەوێتە سەری کە مەرزێک بۆ تەعەڕوزەکانی ببێ و ئێمەش بەشێک بین بە پشتیوانیەکانمان لەو مبارزاتەی لە زیندانەکان دەکرێت بۆ ئەوەی ئەو دۆزەخەی زیندانەکانی ئێران مەرزێکی بۆ دابندێ و هەموو پشتیوانی هایەکیش کە لە تەظاهورات و ڕێخستنەکان و حمایەت هایەکە لە تەظاهوراتی سەرسەقام دەیکەین بەتایبەت ئێمە لە دەروی وڵات و حتا ئێوە هاوڕێیانێکە لە ڕەسانەکانی سیاسی کار دەکەن و ڕەسانەکان هەموو ئەمانە ئەتوانن بە شێوەی جۆرا و جۆر حمایەت بکەن لە زیندانیەکان و بە شێوەی جۆرا و جۆر بەشێک بین لەو فشارە لەسەر سیستم و بەشێک بین لە پشتیوانی لە زیندانیەکان کە بە نەزەری من زیندانیەکان چ ئەوەی کە غەیری سیاسیشە مەزلومترین قوربانیەکانی ئەو سیستمەیە و ئەوەیشی کە سیاسیە بە نەزەری من ئەوە قارەمانەکانی ئێمەن کە ئێمە بێ بە تەواوی وجودمانەوە پشتیوانی و حمایەتیان لێ بکەین و نەیەڵین ئەوانە وەکو قەڵاهایە کە هیچ وەختێ ناشکێن پشت و پەنابین بۆیان کە هیچ وەختی ئەو سیستمە نەتوانێت بیان شکێنێ و ئێمە بەشێکین لە بۆ خۆڕاگری ئەو زیندانیانە. من ئیتر قسەیەکی زیاترم نەماوە ئەو دوا پەیامم بوو. سپاسی دووبارە بۆ داوەتەکەتان و ماندوونەبوونیش لە خۆتان دەکەم بۆ هەموو ئیشوکارەکانتە. سپاس بۆ هاوڕێ سەلامی قادری کە میوانی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان بوو. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ سەلامی قادری کادری حزبی کۆمونیستی ئێران و زیندانی سیاسی پێشوو کە سەبارەت بوو بە بارودۆخی ژنانی زیندانی لە زیندانەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بووێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر مەڵاوە.